هەوڵ و خەبات و خۆپیشاندانەکانتان پێی ناوەتە قۆناغێکی پێشکەوتوتر و فراوانتر لە ڕووی ژمارە و جوگرافیاوە و ساد لە دوای ساد لە بەدیهێنانی ئامانجەڕەواکانمان نزیک دەبینەوە. لەلایەکی ترەوە هاوار و ئاوازی لێرانەی ئێوە دەسەڵاتداری ستەمکاریش پرس کردووە و لە ئاس ئێوەدا لێدوان و بڕیاری نەئاسایی دەدەن و نازانن بە چ زمانێک گزارشت لە دەستەوسانیان و بێدەسەڵاتیان لە ئاس هێزی جەماوەر بکەن. بەڵام ئیتر خەڵک دوای درۆ و فشە و فیشاڵی ئەندازیارانی دزی وێرانکاری و دواکەوتووی ناکەون و هیچ ئومێد و چاوەڕوانیەکیان لەم دەسەڵاتە دۆڕاوە نییە و ناکەونە ژێرکاری گەری بەڵێنە دووبار و بێبارەکانیانەوە. بۆیە لێرەوە بەڕای گشتی و خەڵکی ستەمدیدە لێکراوی کوردستان دەڵێین شەقام و دەنگی ناڕازی ئێوە زۆر بە بەهێزی و ئەزموونەوە بەرەو سەرکەوتن هەنگاو دەنێت. خۆپیشاندانەکان هی هەموو خەڵکی کوردستان و سەرجەمچین و توێژە جیاوازەکانە، چونکە هەمووان زەرمەند و ماڵوێرانی دەستی ئەم بنەماڵە دەسەڵاتدارانەین بەلایەنگرانی خۆشیانەوە. بۆیە بەڵێن دەدەین خۆپیشاندانەکان گەورەتر و بەرفراوانتر و بکەین بێماندوو بوون بێ کۆڵدان تا گەیشتن بە ژیانێکی شایستە.